دەمیانەی سەردانەکانمانە بۆ شوێنەگەشتەکان بۆ پشکنی شوێنەگەشتەکانی ناوشاری چەمچەماڵ ئەمڕۆ بە لێژ ناوبەشەکانی قایمقامەتی قەزای چەمچەماڵ کە پێکاتوە لە بەڕێوەبەراتی ئاسایشی ڕۆژاوای سلێمانی بەڕێوەبەراتی پۆلیسی چەمچەماڵ و وهروەها بەڕێوەبەراتی تەندروستی چەمچەماڵ توانیمان سەردانی ئەم کۆگایە بکەین لە نزیکەوە کە دەرکەوت لە ڕووی مەرجی تەندروستیەوە هەندێک بڵێن کەم تەرخەمی کردووە بڕێکی زۆر تووشاتی نەشیاوی هەبووە ئەم تووشاتە نزیکەی 4 تەنە بێ کە بۆ تەندروستی ناشێ بۆ خواردن ناشێ لە ڕووی تەندروستی و نەشیاوە ماڵەکە تێکچووە ئێمەش بڕیانمەندە ئەم لیزنێ تەلەفی بکەین بە لیزنێک وەروەها دەستخۆشی لە هاوڵاتیانی شەکەم کە هاوکارمانن لە زۆر شوێن هاوڵاتیانیش دڵنیاکەینەوە بەڕاستی لا شوێنێک دیاردێکی ناتەندروستی هەبێ لیزنەکانی ئێمە چاوپۆشی لێ ناکەن و کەم تەرخەمی لێ ناکەن بە تاکید ئیجراعاتی یاساییان لەگەڵاکەین دیارە ماوەتەوە کە کابراش کەم تەرخەمی تیا کردووە لە پاکشۆردنەوە و خراپەڵگرتنی ئەمە هۆکاری تێکچوونەکەیەتی بەتاکید لەبەر بەرژەوەندی خۆیانە ئێمە پێمان خۆشە هاوڵاتیان هاوکارمان لیژنامیشەکان ژمارەکانیان معلومە ئەتوانێت پەیوەندیمان پێ بکەن و ئاگادارمان بکەنەوە هەرچی لیژنەیەک بێ لە بەڕێوەبەراتی ئاسایش بێ لە بەڕێوەبەراتی پۆلیسی چەمچەماڵ بێ هەروەها تەندروستی چەمچەماڵ بێ ئاگاداری لیژنەکانمان بکەن ئێمە بەپەلە لیژنەمانەیە دوای دەوامیش بێ گەینە سەری و ئیجراعاتی پێویستیان لەگەڵاکەین